کوردستانی کورسات لە هەرکوێکەن جوانترین سڵاوی ئێمەتان لێبێ بەیانیتان باش ڕۆژتان باشی وای دەستپێکێکی باش و ڕۆژێکی خۆش بۆ ئێوەی ئاجز و خۆشەویست هیوادارین بتوانین کەمتر لە دوو کاتژمێر لەگەڵ ئێوەی ئاجز و خۆشەویستە بین و بنیێری پرۆگرامەکە بن تەوەر و بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون پرۆگرامی ئەمڕۆ لەگەڵ هاوکارم سەحەرە سەحەر بەیانی باش بەیانی تۆ باش تۆ باشی باشم یەخوا باش زۆر باش یەخوا هەر دڵخۆش بی سڵاوێک پڕ لە ئارامی با منیش پێشکەشی بکەم بە بینەرانی عزیز و خۆشەویستمان هیواوان ئەوەی لەم کەشە ئارامەیە کە ڕەوەند باسی کرد ئەو وەکو خۆی زۆر دڵخۆشە پێم وابێت زۆر بەمان لەم کەشانەیە هەست بە ئارامەیەکی تایبەت ئەکەین هیوامانەوەی ئینشەڵڵا لەم ڕۆژەیە ئێوە ژیان بەدڵتان بێت و خۆی ڕستێکی جوانی پاولۆ کۆیلۆ بەرچاوم کەوت ئەو نووسەرەی کە کتێبی کیمیاگەری بەمە بە لە کوردستانی خۆمان بە کیمیاگەر زۆر ناسراو بێ ئەو بەرهەمەی کە هەیەی قسێکی جوانی هەیە ئەڵێ کەشتی کاتێکە لە قەراغ ئاوا دروستی ئەکەن شوێنەکەی زۆر پارێزراوە نە لافاوەی وە نە ئاوەی وە نە هیچێک بەڵام خۆی لە ڕاستیە بۆ ئەوە دروست نەکراوە دروست کراوە بخرێتە ناو ئەو شەپۆلانەوە بێگومان مرۆڤ لە کاتی ئەزمونکردن و تاقیکردنەوەیە کە ئیتر دەرەکەوێت چی لە ناخیایەتی هیوامانەوەی هەمومان لە تاقیکردنەوەی ژیان بە سەری بەرز دەرچی گیان لەگەڵ ئەم کەش و هەوا خۆشە و باراناویەیە بە تایبەت کەیتە دەرەوە لە شەقامەکانە خوێندکارانە بینە شەقامەکانە پیرۆزیان بشکیخوا ساڵی خوێندن بەسی دەرگای قوتابخانەکانە بینی ئەوەندەی کە دڵخۆشەوی کە هەستەکەی ژیان لەم شوێنەیە بوونی هەیە بەداخەون بەنا ئاگاداریەوە نین کە چۆنە ینی چۆن کێشەی مامۆستایان چارەسەرەکرێ مۆزوعی موچەوەر کێشەیەکی تر چۆن چارەسەرەکرێ بەڵام گرنگ ئەوەی کە ژیان بەردەوامی هەیە و گرنگ ئەوەیە کە دەرگای ناوەندەکانی خوێندن بەڕووی خوێندکارانە بەڕووی مامۆستایانە ئاکرێتەوە و ئەم ساڵی خوێندکاران بەگشتی نافەوتێ بە هیوای ساڵێکی باش بە هیوای دەستپێکردنەوەیکی باش بۆ تەواوی خوێندکارانی هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی باڵێ جا لە ئێستاە ڕەوەند بێگومان نەزانین کە زۆرێک لەو کەسانی کە لە ئیشوکارە لە ئێستای چالاکەن خاوەن پیشەن کاڵایەک ئەفرۆشن خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیان ئەەکەن هەرێک لەمانە بابەتێکی تازە بۆیان هاتوۆتە ئارە زۆریش تازە نییە بەڵامی تر وەکو خۆی ئەزمونێکی زۆریش نییە لەم بوارەیە وەکو بازارکردن ئەویش بازارکردنی دیجیتاڵی یا ئۆنلاینە کە لە لای خۆشمان بە خۆشحاڵی ئێستا گرنگی زۆری پێدرێت لەوانەیە هەر یەکەمان ئەمە بەرچاومان کەوت بێت شوێنێک هەیە کەلوپەلێک ئەفرۆشێ ئەگەر ناونیشانەکەی سیر ئەەکەی بە هزار زەحمەت ئەیدۆزیتەوە بەڵام ئەمە نەجم ئەوە بەسەراتوە بەڕاستی بەڵام ئەمەنە تۆ بە تامەزرۆی بەدوای ئەو شوێنەیە ئەگەڕی بۆەوەی کە بتوانانی ئەو کەلوپەلەی کە پێویستە لەوێ بەردەستت بێت و بتوانانی بیدۆزیتەوە جا بۆ ئەوەی کە ئێمە زیاتر لەسەر ئەم بە بازارکردنی دیجیتاڵی یان ئۆنلاینە زانیاری وەربگرین ئەگەر ئێوە وەک خۆتان بە تەمان لەم بوارەیە چالاکتر بنیان بە تەمان ئینشەڵڵا ئیشوکارتان دەست پێ بکەن بەڵام لە بازارکردنی ئۆنلاین یا دیجیتاڵەکەش بێبەشنەوەن بتوان لەم بوارەشە ئەسپی خۆتان تاوبەن لەکوێ ئەگەر پێویستانە بزانن ئەبێت دەست پێ بکەن ئەم بابەتە زانیاری چڕتر وەرگرتن لەسەری بەجێ هەڵین بۆ میوانی بەڕێزی بەرنامەکە مامۆستا توانە سعید مامۆستای زانکۆ بۆی کە لەسەر بابەتەکە بەڕوونی زانیاریمان پێشکەش بکەم مامۆستا توانە فەرموو بەیانی بەڕێزت باش بەخێر بەی سەرچاو باشی بەڕێزت زۆر سپاس سەرچاو بەیانیەکی باراناویە پێم وابێ هەمومان بە تاواتی ڕەفرش بووینەتەوەی تر بۆ ئەوەی کە ژیان بە باشی دەست پێ بکەین زۆر تامەزرۆین با لەم بابەتەشەوە دەست پێ بکەین مامۆستا توانە لانەیە کەسێک هەبێت لە ئێستایە بیەوێت وردەوردە لەم بازاڕەیە ئیش بکات ئەکاونتێک بکاتەوە ئەو کاڵایەنەوە خزمەت گوزاریی هەیە بیناسێت لەکوێوە دەست پێ بکات پێویستی بە چییە؟ زۆر سپاس ڕۆژێکی نوێی بەڕێستان و بینەرانی کورساتیش باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە خۆی بە بازارکردنی دیجیتاڵی با پێناچەیەکی سادەی بکەین ئەگەر مناقەشەکەشمان بەرەوە ئەوە بێ بە سادەیی باسیەکەین ناچینە ناو هەنێ تێرمەوە کە بەشێک لە بینەران لی تێگەن بەشێکی کەشی لی تێناگەن خۆی بە بازارکردنی دیجیتاڵی بریتیە لە گرنگیدان یان بایەخدان بە کاڵایەک بەرهەمێک یان خزمەت گوزاریەک لە ڕێگای با بڵێن تەکنەلۆجیای نوێی سەردەم تەکنۆلۆژیا بە شێوەیەکی گشتی بۆ کاڵاکەی بایەخی پێەیە لە ڕێگەی تەکنەلۆژیای وەکو باسمان کرد تەکنەلۆژیا یان ئامێری دیجیتاڵی چەند با بڵێن کەناڵێک هەیە کە ئەتوانی دیجیتاڵکردن با بازارکردنی دیجیتاڵی تیا بکەی ئەویش لە ڕێگەی
چەند با بڵێن چەند بنەمایەکی زانستی هەیە کە ئەمە تقریبان با بڵێن ئێمە لە زانکۆ و لە ناوەندە ئەکادیمیەکان ئەخوێندرێت کە دوایی تەحویلی ئەەکەین لە مناقەشەکانمان باسی ئەەکەین چۆن بەکاری بێنین یەکەمیان لە ڕێگەی سێرچ ئنجن ئۆپتیمایزیشنمان هەیە ئێستا سادەتری یەکەین پێڵێن SEO لە گوگڵ تۆ بۆ نمونە کەس نییە گوگڵی نەبینی بێ بەکارینەیە نابێ لەوێە وەبسایتێکت هەیە شوێنێکت هەیە لە گوگڵ دایئنی ئایا بە پارەدان بێ هەنە تەکنیکی خۆی هەیە بەش خۆشبەختانە بەشێکی زۆر لەوانی کە بسنسەکەن لە ڕۆژگاری ئەمڕۆیە درک بەوە ئەکەن لەوایە لە کاتی گەڕان بۆ ئەو شوێنێک کە تۆ ئەتەوێت زۆرترین بینەر ئەیبینێت و تەسیرەکاتە سەر با بڵێن ئەو بسنسەی کە ئەیکەیت بە شێوەیەکی گشتی چەند خاڵێکی ترەیە بۆ ئەوەی کە زیاتر باسی بکەم بەشێکی تریشی بریتە لە سوشال میدیا مارکتینگ کە زۆر زۆر بەربڵاوە و با بڵێن لە تۆپایە بە شکڵێکی عام و بەشێکی تریشی بریتە لە با بڵێن ئیمێل لە ڕێگای ئیمێلەوە و بەشێکیشی ئەوەی کە هەر هەمومان پێمان و بەکارێنین مۆبایلە و چەند بەشێکی تریشی هەیە بەس زیاتر ئەوانەی کە هەستەکەن کە زۆرتر خەڵک بەکارێن ئەگینا جۆری زۆرە نزیکی 10 جۆری هەیە باوەکانی لای خۆم بەڵێ PPC چییە لە بە بازارکردنی دیجیتالیە PPC جۆرێکە لە جۆرەکان یان PPC مەبەست لە پارەدانی ئەو کاڵایە ئەو کەلوپەلەیە کە ئەتەوێت یان پارەدارکردنی ئەو کەسەیە کە ئەوەی داناوە ئاخۆی خاڵی دووەمی ئەتوانی لە دوای سێرچ ئنجن ئۆپتیمایزیشن SEO ئەوە پارەدانە بە پێی کلیک واتە تۆ ئەو وەبسایتە ئەو شتەی کە هەتە لە گوگڵ دایئنین با سادەتری بکەینەوە بە پێی کلیک پارەوەرەگری بەس بەڕێی من هەرچەنە من سپێشەڵیستی زۆر مارکێتینی من تەکنەلۆژیام ئایتیم پارەیەکی کەمتر دەستەکەوێ ئەلەویا باشترە هەنێک لایەنی تر هەیە بە تایبەتی لە کوردستانە اعتیمادی زۆر بکرێتە سەر سوشال میدیا مارکتین و بەکارهێنانی سوشال میدیا مارکتین بەڵام ئەبێ ئاگامان لێبێت چۆن سوشال میدیا لە مارکتینە بەکارهێنی ئەمە چۆنە کاتە جۆ نابێت بۆ خۆی کە سوشال میدیا بەکارهێنی پێش هەموو شتێ سوشال میدیا لە ئێستاە بە هەموو پلاتفۆرمەکانیەوە باسەکەین لە فەیسبوک لە ئینستاگرام لەو مابەتانەی تر بە تۆڕی کۆمەڵایەتی ئێکسەوە بە لینکت ئینەوە بە پینترستەوە ئەمانە هەمووی سوشال میدیان بەڕاستی ئەمانە ئەبێ پێش هەموو شتێ ئەوە بزانین کە سوشال میدیا سۆشیاڵە یعنی تۆ با نمونەیەک بێنینەوە کە تۆ بسنسێکەکەی لە بسنسەکەی خۆتا قەرارت داوە سوشال میدیاکەت بەکاربێنی کۆمەڵی تەکنیکی ئەبێ لە سوشال میدیای فێری بیت فێری بی لەوەی یەکسەر دەست مەکە لە پەیجەکەتەوە یەکسەر باسادەی بکەینەوە یەکسەر دەست مەکە بە ئیشکردن یەکسەر دەست مەکە بۆ ئیشی کە لە مێشکتایە خەریکی باشترە خاڵی یەکەم بە ئینفۆرمیشن بە زانیاری دەست پێ بکەیت لەسەر ئەو مەجاالەی کە حەزت لێیە خەڵک کۆکەیتەوە بۆ ئەوەی ئیشی لەسەر بکەیت لە ناو سوشال میدیایە بە یەکسەر بۆ دەست بێن بەکە فرۆشتن بکەیت چونکە دوای ماوەیەک ئەوە نابێت کە تۆ ئەتەوێت چەند فاکتەرێکیش هەیە کەسێک بیاوێت شوێنە بکاتەوە جلوبەرگیتیا بفرۆشێ ئەمە واتە چی بکات لە شوێ دەست ئەمە جلوبەرگ تۆ نابێ یەکسەر بی بە جلوبەرگەکە پێیجێکە دروست کردووە چەند سەپلایکێکە دێ یەکسەر بێ بڵێ ئەم جلەم هەیە بۆ فرۆشتن وەرە صفەتی ئینسان بە شکڵێکی ئەمڕقی لە فرۆشتنە هەن حەز ناکە ئەو شتێکێ لە مێشکی ئینسان حەزی کە ئەڵێ ئەوەت پێ فرۆشم زۆر مرتاح نییە هەر مرۆڤ بە هەمومانوان بەڵام ئەکرێ وەکو پێشتر باسم کرد زانیاری لەسەر جلەکە کام ئەکتەر ئەم جلە بەکارئێنێ ئەمە بۆچی باشە چەند پۆستێک ئەڕۆی کە ڕۆشتیت ئۆتۆماتیکی ئەو کەسانی کە بینەرتن شتەکان ئەبینین ئاشتان بەم پەیجی تۆ بەم بسنسی تۆ کە یەکسەر بە فرۆشتن دەست پێ ناکەی لە ڕێگەی زانیاریەکانتەوە بەشداری پێکردن دروستەکەی چونکە لە سوشال میدیا خۆتان نەزانن مۆزوعی ئارتیفیشەڵ ئینتەلیجنسمانەیە زیرەکی دەست کرد ئەم پلاتفۆرمانە تەکنۆلۆژیا بە شێوەیەکی گشتی AI تیا بەکاراتۆ ژیری دەست کرد تەحلیلی ئەو بابەتانە ئەکا کە بەکاریێنی ئەگەر بێت و بزانێت ئەو پۆستەی توی دایەنەی ئەکتیڤیتیت نییە با بڵێن بەشداربوود نییە خەڵک لایکی پۆستەکەت ناکە ئیشت بۆ ناکە تێ ئەگا بە ژیری دەستکرد فێر کراوە ئەڵێ ئەم پۆستە لەگەڵ با بڵێن پلاتفۆرمەکەی منە یەک ناگرێتەوە لەبەرەوە بینی زۆر جار خەڵک گەڵێ 400 لایکی شمێ خەڵک کۆمنتم بۆ نانووسێ شتم بۆ نانووسێ ئۆتۆماتیکی لە ڕێگەی ژیری دەستکردەوە
با بڵێن پلتفۆرمەکە هەڵسەنگانت بۆ پۆستەکانتەکە لەبەر ئەوە خاڵ ئەوەی تاکیدی لەکەین و یەکسەر بە فرۆشتن دەست پێ مەکە کۆمەڵی زانیاری لەسەر ئەو بزنسی لە مێشکە دەستی پێ بکە ئەشگەڕێنەوە بۆ ئەوە لە سۆشیال میدیا ئەبێت سۆشیال بی یعنی پێشەوە سۆشیاڵانە بیر بکەرەوە سۆشیال میدیایە ئەمجا بزنسەکەی خۆتی تایش پێ باشە مامۆستا ئەکرێت بڵین هەر ئەو زیرەکی دەستکردا بەکار هاتووە لەوەی کە من وەکو بەکارهێنەرێکی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگەر شتێکم بوێ ئۆتۆمبیلێکمە بۆ نمونە ئەگەر سێرج بۆ ئۆتۆمبیل بکەم یان نەیکەم هەموو ئەکاونتەکەمە بێ بە ئۆتۆمبیل بەڵێ ئەوە خۆی بە تایبەتی با بڵین لە دەرەوە ئێمە لە ئۆنلاینە باکسەر جوابی پرسیارەکەی بەڕێزە بم لۆکیشن دیاریکردن بە تایبەتی ئەو وڵاتانی کە مۆزۆی لۆکیشن و لە ڕووی ئینفراستراکچەری ئایتیەوە باشن ژیری دەستکردی تیا بەکار هاتووە با بڵین هەر پلتفۆرمێک بەکارێنی بۆی نەبێ بەڕێکلا بۆ هەر شتێک ئەتەوێ بەکاری بێنی چەند جارێک بەکارێنە ئیشی تیاکە تێ ئەگا لەوەی کە مۆزۆی دەیتایە بیگ دەیتایە ئەوەی کە کاکوبات ماوەیەک مە شۆڕشی دەیتا ئەمەش کە ڕەبتی بۆ هەیە داتاکانتە یعنی ئەو داتایانی تۆ کۆ ئەکرێتەوە تەحلیلەکرێ فێر کراوە ژیری دەستکردە ئەزانێ بەکاری بێنێ ئەی بەستێتەوە بەوەت هەموو ئەو بابەتی پەیوەندیدارانی کە ڕۆژانە بەکاری ێنی بڵێ ئەو داتاکان تەحلیلەکە و ئەگاتە ئەوەی کە بزانێ بەڕێزت و ئەو کەسەی کە سێرج بۆ ئەو بابەتە ئەکا ئەی بینێت یعنی ئیشی لەسەرەکە لەسەر خواستی تۆ ئیشەکە باشە جا مامۆستا توانە ئێستا بۆ نمونە کەسێک هەیە ئەکاونتێکی کردووەتەوە ئەبینی ڤیوێر یان بینەری زۆرە بەڵام ئەو چی بکات ئەم بینەرە بکا بە کڕیار بکا بکڕێ خۆی ئەم بابەتی با بڵێن دیجیتال مارکتین چەند ڕەهەندی زۆرە بەڕاستی بەڵام ئەگەر بینە سەر کەسێک بەڕاستی لە پێشەکی بەردامەکە باسی بە ئۆنلاینکردنت کرد خۆی ئۆنلاین بۆچی ئۆنلاین یعنی ئەگەر دیجیتال مارکتین بێ هەر بیسنس بێ هەر شتێک بێ تۆ پەیوەندیت بە خەڵکەوە هەیە تۆ بسنس پەیوەندی بە خەڵکەوە هەیە ئەو خاڵی کە بەڕێزە باسێکی وەکو ئەزمموی خۆم کە ئەو کەسەی کە پیجێکی هەیە وەبسایتێکی هەیە هەر بابەتێکی هەیە ئەبێ بیر بکاتەوە با بڵین بواری ئۆنلاین فەرقی هەیە لەگەڵ بواری کۆنی بسنس شوێنی پیجەکەی هەر بابەتێکیکەی بەکارێنێ نەیبەستێتەوە بە دوکانەوە ینی دوکانێک چۆن ئیشەکە ئەویش ئاوا ئیشکە دوو جیهانی جیاوازن بەڕاستی ئەمەیان ئۆنلاینە کە توانی بەراوردی ئەوە بکات کە ئەمە ئۆنلاینە دوکان نییە ئەتوانێت زۆر لە بزنسەکەی بەرەو پێشتر ببا کە چەند تەکنیکێکی زۆر هەیە خاڵێک لەوانە کۆنتێنتی ئەو پۆستانەیە کە دای ئەنێ چی ئەنووسێ چۆن ئەینووسێ وەکو پێشووتر باسمان کرد خێرا بە فرۆشتن دەستپێنەکە وەڵامی خەڵک بداتەوە زانیاری تەواوی تیابێ شەی میهرەبانانەوە جواب باتەوە خێرا ینی هەر خودی مرۆڤ ینی بشتیتە دوکان هەر شوێنێکەوە کە جوابدانەوەکەی باش بوو یەکسەر با بڵێن کڕیار تێ ئەگال لەوەی کە تۆ چۆنە کردووە دووبارە یەکەمەوە کە تۆ بە پلان هاتبوویتە ناو سۆشیال میدیاوە زانی چۆن ئیشەکە ئۆتۆماتیکی ئەو کەسانی کە بەشدارن لەگەڵ تا ئەزانن کاڵاکەی تۆ چۆنە چۆن نییە چۆن ئیشی لەسەرەکەی بەڵام ئەبێت تۆ کۆڵ نەدەی یعنی دائیمەن خۆت ئەبدەیت بکەرەوە تەکنیکی تازە بەکاربێنە ڕاستە ئەبێ باسی ئەوەش بکەین لە کوردستانە کێشەی پەیمێنتمان هەیە پارەدان لەگەڵ کێشەی دیلیڤەری گەیاندنی شوێنەکە بەڵام دیقەت بە خۆشبەختانە خەڵک کۆڵی نەداوە پەیمێنتیش چارەسەر نەبوو کە ئەبێ ببێ ئیشەڵڵا لە مستەقبەلە وە کێشەی گەیاندن بەڵام خەڵک هەر بسنسی خۆی ئەکات و ئیشی خۆی دەستکەوتووە و بەردەوامیشە بە ئۆنلاینی نەکەی ئیشەکەت باش نابێ مستەقبەلێکی باشە نابێت لەوە دڵنیام مامۆستا باست لە ڕێگای نوێ و تەکنیکی نوێ کرد نوێترین نەو تەکنیکانە چییە کە منێکی فرۆشیار کە ئەکاونتێکی سۆشیال میدیام هەیە بەکاری هێنم بۆ کاری ئۆنلاین بۆ بازارکردنی دیجیتاڵی چی بکەم بۆ ئەوەی کارەکەم سەرکەوتوو بێت چی بکەم بۆ ئەوەی کارەکەم لۆکاڵی نەبێ یان بچووکتری کەینەوە چی بکەم بۆ ئەوەی کە تەنها لە سنووری پارێزگای سلێمانیا نەبێت کڕیارێکیش لە هەولێرە و داوای شتەکەی من خۆی طبعاً ئەو پرسیاری کە تەکنەلۆژیا بە شکڵێکی ئامژیری دەستکردی تیا بەکارهاتووە دەیتاکان ئیشی لەسەرەکەن نابێت تۆ ئەتوانی هەر لە ڕێگەی مۆبایلەکەی خۆتەوە یعنی بۆچی ئۆنلاین باشە لەوانەیە خەڵک برسێ بۆ ئۆنلاین کۆستت نییە هاتوچۆت نییە ئەو هەموو گەڕانە ناکەی بە مۆبایلەکەی خۆتۆ ئەتوانی بسنسی خۆت بکەیت بە پێویستیش بە پارە نییە جۆرێکمان هەیە لە بسنس کە ئێمە خوێنومانە تۆ بۆ نمونە لە کاڵایەک کە ڕێکلامێکی بۆ ئەوکەی شتێکە داوای کردووە لە با بڵێن لە یەکێک لە وێبسایتەکان نامناینین بۆی نەبێ بە مارکێتین لەوێەوە تۆ بە دۆلارێک کڕیبتە بە نمونە
بەکە بەو مشتریەکە دەیفرۆشیتەوە بە $5 دیقەت بە لە کاڵایەکی بەسیتە خێرێکی باشت کردووە و کابراش پێی ئەزانێ و مشتریەکەش چاوی لێ لەبەر ئەوە بابەتی با بڵێن لە ڕووی تەکنەلۆژیاوە ڕاستە مۆبایل مهمە ئەو پەیجەکان مهمە بەڵام تۆ وەرە فراوانتر بیر بکەرەوە لە وێبسایت گرنگە بیر بکەرەوە لە ئیمێل چونکە لەوانەیە بەشێک هەیە لە خەڵک هەر پلتفۆرم هیچ پلتفۆرمێکی سوشال میدیا بەکار نایێن ئیمێل بەکارێنێ تۆ ئەو با بڵێن مشتریەکانت ئەوانەی کە ئیمێل بەکارێنن ینی نادیارن ویان لەیەکی دیاریانەکەین لە پاسیڤیان گۆڕی بۆ ئەکتیڤ لەبەر ئەوە ئەبێ زۆر بایەخ بە هەموو ئەو تەکنیکانە بکەین کە ڕۆژانە بەکارێنی لەوانەشە بەڕێزە بڵێ ئێستا دڵنیان بۆ پرسیارەتان لەلا دروست بووە ئەی باشە کابرا چوزانێ وێبسایت چیە خۆ کۆدینی نەخوێنەوە پرۆگرامی نییە ئێستا کۆمپانیای زۆر گەورەیە کۆمپانی بە نمونە شۆپەفای هەیە هەموو شتەکەی لە ئەمریکایە بۆ وۆردپرێزەیە هەموو ئەو قاڵبانی بۆ دروست کردووی بۆ بسنسەکەی خۆت لە هەر مەجالێکە ئەتەوێ بە بڕەپارەیەکی کەم بەشداریەکەی هەموویت بۆ حازرەکە تەنها تۆ داتاکان داخڵەکەی بسنسەکەی خۆتی شتیپیەکەیت و وێبسایتیشی هەیە و هیچ کێشەیەکیشین باشە بۆ ئەوەی کە ئەم کاڵایە یانم خزمەتگوزاریە زیاتر بکەوێتە بەر دیدەی بەکارهێنەرانی سوشیال میدیا ئەبینین کە لە ئێستا سپۆنسەر زۆرەکرێ ئەم سپۆنسەرە بەڕای جەنابەت لە کوردستانی خۆمان ئایا هەر لە پلتفۆرمەکان بکرێت ئێستا بۆ نمونە هەندێک یاری ئەلکترۆنیمانە لە یاری ئەلکترۆنیەکانیش ئەمە هەر هەیە بەڕای بەڕێز لەکوێ زیاتر سوود لەم سپۆنسەر و ڕێکلامەوە خۆی طبعا ئێمە ئەگەر بە تەواوەتی باسی بکەیت لە سوشیال میدیایە لە کوردستان ئەکتیڤیتیەکە زۆرترە وەک لە وێبسایت باسمان کرد لە وێبسایت لە سێرچ ئینجین ئۆپتیمایزیشن ئەوەی کە گوگڵ هەیە ئەدڤەرتایزەکەی بۆ ئەو شوێنە و بەپی جۆری بزنسەکەت بۆ نمونە هۆتێلێکت ببێ عادەتەن ئەو کەسەی کە هۆتێلەگرێ بە شکڵێکی عام بەشی زۆریان لە گوگڵ سێرچەکەن لە هەر شوێنێک بێ جۆری بزنسەکە دیاری ئەکات چی ئەەکەی بەڵام تۆ بۆ نمونە سوشیال میدیا وەکو باسمان کرد کە سوشیال میدیا بەکارێنی تەنانەت ئەگەر بگەڕێنەوە سەر بەکارهێنانی ئیمێڵیش ئەو کەسەی بزنسەکە کۆنتێنت زۆر مهمە تۆ چۆن بۆ نمونە کۆنتێنتی ئەو شتەی ئەو کاڵایە حازری ئەەکەی چۆن ئیشی لەسەر ئەەکەی چۆن بایەخی پێەیە چۆن ئەدڤەرتایزی بۆکەی واتە ڕکلامی بۆکەی ڕکلامەکەی چۆن بۆ ئەەکەی ئایا ڕکلامەکە بۆ چەند کەسێکی دیاری کراوە بە پێی لۆکیشن هەموو ئەم خزمەتگوزاریانی بە ڕێزە باسی ئەەکەی هەموو پلتفۆرمەکان ئیشی لەسەرەکەن تەنانە بەپێی شوێنی جوگرافیە بەپی جۆری خەڵکەکان هەمووی خۆ دیاریەکە ئەتوانی استفادەی لێ بکەیت ئەشێت لە ڕووی وەکو پێشتر وتمان ئەگەر هاتو پەیجەکەت سپۆنسەریشی نەکەی تا ڕادێ لە ئەوڵەوە بڵێ من پارەی سپۆنسەرم نییە وا بکەی با بڵێن ژینگەیەکی وا دروست بکەی کە لە ڕووی پێدانی زانیاری و بۆ ئەو بسنسی لە مێشتایە بەشێکی و کێشێت بۆ حەلەکە ئەشتوانی دەستکەی بە ڕکلامکردن لە ڕێگەی ئەو تەکنیکانی کە لە پلتفۆرمەکانە هەیە لە ڕێگەی منطقەکانەوە لە ڕێگەی شوێنەکانەوە لە ڕێگەی بینێنەکانتەوە لە ڕێگەی تەمەنەوە بەشداری ئەتوانی دروستکەی بۆ بسنسەکە باشە مامۆستا سەهەر لە سەرەتای تەورەکەی ئاماژەی بۆ کرد کە شوێنێک ڕەنگە لە ڕێی پەیجەکەیە و لە ڕێی سوشیال میدیاکەوە نەتوانین بیدۆزینەوە بەڵام هەر هەوڵی بۆ ئەین کە بیدۆزینەوە چی بکرێت ئەو تەکنیکانە چیە کە خاوەنکارەکە پێویستە بەکاری بێنێت بۆ ناونیشانێکی ئاسان تا منی کڕیار زۆر بە ئاسانی شوێنەکەی بدۆزمەوە ئەو بابەتەی کە بە ڕێزی باسیەکە لە ناو با بڵین دیجیتال مارکێتی نا بە بازارکردنی دیجیتالی ئەکەوێتەوە سەر زیاتر زەوق و سەلیقەی ئەو کەسەی کە ئیشە میدیاییەکە پلانە میدیاییەکە ئۆنلاینەکە کە ئێوێ بەکاری بێنێ بۆ نمونە من لەوانەیە زۆر بەمان پلتفۆرمی با بڵین فەیسبووکمانە بێ ئەبێ بزانی تۆ چۆن ئەو ناوە دروست ئەەکەی ئایا ناوێکی ئاڵۆز دروستەکەی ئایا ناوێک دروستەکەی کە لە ڕووی سێرچکردنەوە بووی کێشت بۆ دروست بکە ئایا وا ئەەکەی ناوێکی کورت و پخت ئایا ناوێکی کوردی جوان بۆ بابەتەکە ئەمانە لە ڕووی با بڵین سێرچکردنەوە یارمەتیت ئەیا کاڵاکە لەگەڵ ئەوەش ئێمە باسی پۆستەکەمان کرد تۆ ئەگەر پۆستێکی باشت هەبێ ئەو پۆستە کۆمەڵی تەکنیکی تر هەیە لەگەڵیا هاشتاگی بۆ دائەنیت ڕکلامی بۆ ئەەکەین لە پاڵ ئەوەیە شێرت هەیە کە خەڵک ئەم پۆستە شەیرەکاتەوە وڵەکەی خا یەکێکی کە ئەی بینێ لەگەڵ ئەوە شاپێشتر باسمان کرد ڕکلامی بۆ ئەەکەی ڕکلامکردن و تەکنیکانە بۆ ئەوەی ئەو کێشێکە بە ڕێزێڵێ بۆ چارەسەر زۆرکردنی پۆست و کەمکردنی پۆست هۆکارێکە بۆ بەرەو پێشوونی مەرج نییە ئەمەیان ڕێی شخصی خۆمە یان ئەوە مینێکم نەکردووە مەرج نییە پۆستە زۆر بێت
ینی پۆستەکانت زۆر بێت ئێمە وتمان پێشووتر زانیاری بە ینی تۆ ئەگە با زانیاریش بی دوایی دەسەکرد بە بسنس ئەو کاڵایانە بەپی جۆری کاڵاکت ڕین بکەیت بەڵام خۆت ئەزانی ئەو کەسەی کە سوۆشال میدیاکە بەکاربێنێ ئەبێ بزانێ لە ڕۆژی جمعەیە چۆن پۆستەکە شەوان چۆن پۆستەکە کات گرنگە لە هەموو شتێکا کات گرنگە ئایا بەیانیەیەکی سەعات نۆ خاتنە سەر خەڵک بۆ سەر دەوام لە کاتی دەوامە ئەو کاتی هەیە وەکو شەو سێرچی شەکەی بکە وەکو دوانی وەڕۆبیکە ئەوانەیە مهمترین شتیش یعنی تۆ دیقەت بە ئەکرێ ینی کەسێ نەتوانێت مۆبایلەکەی بەکاربێنێ ینی زۆر زەحمەتە ینی ئێستا ئەم بابەتی بواری ئۆنلاینکردنە ینی گۆڕانکاری زۆر گەورەی کردو ینی جاران تیڤەکان دەورێکی باڵیان هەبوو بۆ بسنووس و ئیش بکەیت ئێستا تۆ پێویستیش بەوە نیە تا ڕادێک ینی قورسە لە ماڵێکا 6 نەفەردا بنیشن بە دیار یەک کەناڵەوە متفق بن لەسەرەوەی سەیری چیەکەن بەس کەسیان ناتوانن 6 ساعت ینی ساعتێ 2 ساعت 3 ساعت دانیشن بڵێن کاکە کەسمان مۆبایل بەکاردێ ینی ئۆنلاین شۆڕشێکی تەکنەلۆژیە ینی هەر کەسێک کە ئێستا سەیری ئێمەکە بسنسەکە لە بچووکترین بسنسەوە بۆ گەورەترین بابەتی ئۆنلاینی تەکنەلۆژیای تیا بەکارنێنێ بیری لێ نەکاتەوە عاقبەتی بسنسەکەی باش نابێت. باش مامۆستا توانە وەکو ڕێگەکانی پەیوەندی دروستکردن لەگەڵ کڕیار تا چەند گرنگن لەم نێوەندەشە ئاسانکاری بکرێ بۆ کڕیار بۆ نمونە من خۆم بینیومە کەسی وا هەیە ڕقم تەلەفۆنی داناوە بەڵام واتساپی بۆ داناوە بەتە من هەستەکەم ڕێزەگرێ لە مافی منیش ئەم ڕێگانە ئەم ئاسانکاریانە تا چەند گەرنتی ئەوە کاتکە متمانە دروست خۆی هەموو بابەتێکی با بڵین لە ڕووی بەکارهێنانی ژمارەی مۆبایل بێ بەشێکوانەیە لە هەموو شتێکا لە وێبسایت بابەتی پەیوەندیە کە تۆ پەیوەندیت کرد ژمارەی تەلەفۆنە نامەی ئۆتۆی تایە کەسەکە پێڵێڵێ لە ماوەی ئەوەنەیە جواب دەیەمەوە لە پلاتفۆرمەکانی سوۆشال میدیا ئەوانەیە بەکارێنێ واتسئەپ بۆت بەکارێنێ نەوەکو تۆ کێشەی باڵانست هەبێت ژمارە ناونیشانت پێڵێ بە کۆمنتێکی جوان جواب دەیاتەوە بە نامە ئەم کار ئاسانی کردنانە تەنها بۆ شتێکە بۆ خەڵکە بسنس بەبێ خەڵک ناکرێ بۆ ئەوەیە سەرنجی با بڵێ مشتریەکەی ڕابکێشێ بۆ تەکنیکانی کە بە ڕێزی باسیەکەی لەبەرەوەی ئەو کەسی کێسە ئێمە بینێ بسنسێکەکە ئەبێ زۆر پشت درێژ بێت جوابی تەلەفۆن بیتەوە جوابی نامە بیتەوە ئەشێ کۆمەڵی خەڵکی دەبێت درەنگتر پەیوەندیت پێوە بکەن ئەبێ یعنی عیلاقەت لەگەڵ مشتریەکانی دایمەن عیلاقەیەکی یعنی گەوهرە ئەو مشتریە بۆتە ئێمە بە زۆر بەمان بینیمانە کاڵایەکە خزمەتگوزاریە کە حەزمان لێ بۆ بزانین نرخەکەی چۆنە کە تۆ لەژێر ئەو پۆستەیە کامنتێک ئەنووسی نرخی چۆناڵێ لە دایرکتە نامە بدەن وەکو لای نەزانسێک بەڕاستی ئەم ناردن بۆ دایرکتە کاری باشە یان هەر ڕاستە خۆتەکنیکی نوێش هاتووە ژمارەکەی بۆ دایانی کە نامەکە بۆ قێرە کۆمەندە بەڵێ ئەمانە هەووی ئەوە ڕەبتیەکەنەوە زیاتر باوەی من خۆشم تا ڕادێک حەزم لەوە نییە نرخەکە هەرچەنە بینوسە بەس هەستەکەمەوە بە ڕێزانە کە ئەوە ئەکەن زیاتر ئەی بەسنەوە بەوەی کە ئەکتیڤیتیان باش بێت خەڵک کۆمنتیان بۆ بنووسێ لایکیان بۆ بکە احتیمامی پێ با دیفاعێکیشان لێ بکەین بخوا ئەو کەسە ئوستاز باسی ئەوەی کرد پێشووتر کە چۆن ئێمە بگەڕین و ئاکا بێتە ناو مەسنجەرەکەی یان شوێنەکەی بپارێزرێ زیاتر ئینی لێ بکە ئەم تەکنیکە بەکارێنە بەڵام کە وەکو پێشووتر وتمان تۆ زانیاری دا پێشتر ئیشت لەسەر کرد پۆستەکانت کاریگەریە بچ پێویستەکە یعنی ئەو هیلاک بوونە هەر شتێک با بڵێن مشتری هیلاک بکە باش نییە بۆ بسنسەکەت ینی مرتاح نەبێ لەگەڵی ئەگەر ڕێژەیەکی کەمیش بێ باشە مامۆستا پێشتر باسی کارامەی ئەو کارمەندەت کرد کە سۆشال میدیاکە بەڕێوە ئەبات لە وەڵامدانەوەی نامەکانیان خێرا وەڵامدانەوەی نامەکان یان کردنی پۆستەکان یان داڕشتنی تێکستی پۆستەکان وەڵامدانەوەی کۆمنت تا چەند گرنگە هەندێک جار هەیە مامۆستا بوو هەندێک جار هەیە کۆمنتێکی خراپی بۆیەت بەڵام ئەمیش بە جۆرێک دەفعبێکە زۆر بە خراپتر وەڵامی ئەیات ئەوە غەڵەتت کردووە تۆ کۆمنت کەسێک شتێکت بۆ ئەنووسێ بۆی ئیسپات کە تۆ مشتری تر دەیە کە کەسێک کۆمنتێکی باشی لەسەر بابەتەکەت نووسی شتت لێکڕێ پارەت دەستکەوتووە بسنسەکەت کەوتووەتە سەر ئیش قەیچێکا با کۆمنتیش بنووسی ئەگەر زۆریش مرتاحنی پێی تەکنیکی تر زۆرە ئەتوانی بیسڕیتەوە ئەتوانی لای بێ ئەتوانی وای لێکەی بەشداری نەبێ ئەتوانی بیشاریتەوە کۆمنتەکەی کە دڵیشی لێ نێشێت نەخۆی پێزانێت قسەژەکات وازانی ئەبیندێ لەبەر ئەوە هەموو جۆرێک یعنی ئێستا دقت بە لە هەموو کۆمپانیەکانی بواری تەلیکۆمنیکیشن بەشی خزمەتگوزاری بەشداربووانەیە ئەگەر ئەوان دقت بە یعنی ئەو کەسێک کە جواب دەیاتەوە چۆن جواب دەیاتەوە ئەو کەسانشی کە بزنسەکەن لە پلاتفۆرمەکان ئەبێ هەمان بیرکردنەوەیان نەبێ تۆ ئێستا ئێمە بەشێکمان باس کرد وتمان لە ڕێگەی ئیمێل بەڕێزت سەیری تەلەڤیزیۆن ناکەی زۆر کەم کاتت نییە
و هیچ پلتفۆرمێکیش نییە کۆمەڵی خەڵکی وایە لە ئیمێڵە تۆ چۆنە و ئیمێڵەدا ڕێژی ئەو کەسە بیبینێ کاڵاکەت بکڕێ بریتە لە نووسینی ئیمێڵەکە ستایلی ئیمێڵەکە ئەو شە جوانانەی ئەی نووسی بەشی پەیوەندی سیگنیچەری ئیمێڵەکە چۆن پەیوەندیت پێوەکە ئەمانە هەمووی بۆ پلتفۆرمەکانی ڕاست زۆر باش وەکو دواپرسیاری من لە بەڕێزت ئێستا ئەگەر من ئەو کەسە بم بە تەما بم ئەم پیجل یان ئەم ئەکاونتە بکەمەوە لە سوۆسیال میدیا لەگەڵ ئەم زانیاریانەی کە بەڕێزت پێشکەشمانت کرد پێویستم بە چیتر هەیە بۆی کە ئەوەنەی تر بوارەکە دەوڵەمەند بوارەکە دەوڵەمەند کە پێش هەموو شتێ مۆبایلت هەیە کە مۆبایلت دەبوو تو ئەتوانی ئۆنلاین ئیشی خۆت بکەیت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەو بابەتی پلتفۆرمانەیە کە بۆ بەڕێستمان باس کرد خۆشبەختانە هەمووی فریە ئەکاونت بە پارە ناکەیتەوە ئۆنلاین تا ئێستا پارە نییە ینی بۆ شکڵە پێویستت بە پارەیەکی زۆر نییە ینی بڕۆ ئیشی بۆ بکەیت تۆ ئێستا ینی بۆ نمونە دوکانێک ینی پارەت ئەبێت ستۆرێک خەزنێکی بکەی ئیشی تیا بکەیت خۆشبەختانە ئەو تەکنیکانش بەکارێنی ئەبێ ئەگەر لە با بڵێن تەکنیکی کۆر بەکاربێنی ئەبێ بیر لە تەلەڤیزیۆن بکردایەتەوە ئەبوایە بیر لە ڕکلامی بیلبۆردی سەر جادەکان بکردایەتەوە بۆچی بۆی زۆرترین خەڵک بیبینێ هەموو ئەو فاکتەرانی کە بۆ ئەوەی بسنس بکەیت و ینی سەرکەوتوتی میتیایە لە ناو بازاری ئۆنلاینە ئێستا بەردەسە و خۆشبەختانە با بڵێن پاری تێ ناچێ پارەیەکی زۆر کەمی تێچێ بۆ بۆ قسانی کە پێشووتریش باسمان کرد ئەتوانی بزنسێکی باش و سەرکەوتو ئەنجام بدەیت باشە مامۆستاکە گۆتا پرسیاری منیش چی بکرێت تا ئەو ئەکاونتە لە هاک بە دوور بێت ئەمە خۆی بابەتی لە دنیای تەکنەلۆژیا کە باسی ئۆنلاینت کرد ئەبێ یەکسەر بیرە لە سکیوریتی بێ ینی پاراستن بێ ئەمە ینی تەحەدایەکی عالەمیە چەند ڕێگایەکەیە خاڵی یەکەم بریتە لەوەی کە پاسوەردێکی بەهێز دەبێ بۆ ئەکاونتە ینی ئێستا سترۆنگ پاسوەردەیە دروستی ئەەکەی بۆ دروستەکە سەردەمی ئەوە ڕۆی تۆ پاسوەردە لەبەر بێ ماشەڵڵا ئەوەنە پلتفۆرم زۆرە هەر ئەگەر ناوی بەسیتیش بێ ناتوانانی لەبەریکەی کەواتە بێ پاسوەرد جێنەرێتکەی پاسوەردی قرس چییە لەوانەیە 30 کارکتەر بێ ینی شتێکی زۆر دوور و درێژ بێ سەیڤەکەی لە شوێنێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم کۆمپانیەکانی بواری تەکنەلۆژیا تو فاکتۆر ئۆنسۆنتیکیشن وانێ تو ئف هەیە ئەتوانی لەوێەوە ئیمێڵەکەت ئەکاونتەکەت ڕبت کڕی پێوەی ئەتپارێزێ و زوو گۆڕینی ئیمێڵەکانیش ئەمە شتێکی بەسیط بوو لەسەر پاراستنی سکیوریتی ئەتوانن ئیشی لەسەر بکەن ئەو سێ خاڵە جێبەجێ بکەن تا ڕادەیەکی زۆر پارێزراوە بن لە زۆر سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووین